سڵاوتان لەبێت و لە شارپرێسەوە ئەم کاتتان باش. ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان لە دانیشتنێکی ئاسایی پەرلەمانی کوردستاندا فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە ئەندام پەرلەمانانی یەکێتی و گۆڕان هەڵوێستیان لە بەرامبەر بەشێک لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان وەرگرت بە پێوە وەستان لە جێ ئەوەی کە دابنیشن ویستیان ڕێگە بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان نەدەن بۆ ئەوەی کە دانیشتنەکە بەو جۆرەی کە پلانی بۆ دانرابوو بەڕێوە بچێت. ئەوەش کاردانەوەی سەرۆکایەتی پەرلەمانی لێکەوتەوە بۆ ماوەی 20 خولەک دانیشتنەکەی دواخست، دواتر ڕێگە نەدرا بەشێک لە پەرلەمانتەرانی ئۆپۆزیسیۆن و هاوکات گۆڕان و یەکێتیش بچنەوە ناو دانیشتنەکەی پەرلەمانی کوردستانەوە بۆ گفتوگۆی زیاتر لەسەر ئەوە بۆی بزانین وردەکاری ئەوەی کە لە دانیشتنەکەی پەرلەمانی کوردستان چی ڕوویداوە. گفتوگۆ لەگەڵ یەکێک لە ئەنجام پەرلەمانانی گۆڕان دەکەم بەڕێز شایان عەسکەری لەگەڵم دەبێت. سڵاوت لەبێ خات و شایان، دەمەوێت لە زاری خۆتەوە بزانم بە وردی ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان چی ڕوویدا. سڵاو ڕێز، سڵاو ڕێز لە بینەرانیش. لە ڕاستیدا ئەو دانیشتنی ئەوڕۆ درێژکراوی دانیشتنی 28 مانگە کە ئەویش درێژ بوو بۆ لە بۆ 29 مانگە، ئەمە لە دانیشتنی 25 پێنج یاداشتێکمان واژوو کرد کە پێویستە لە دانیشتنی داهاتوو دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بڕیاری کۆتایی هێنان بە لێبڕینی موچە بخاتە دەنگدانەوە. ئەو کاتە بە دەردەکەوی کام ئەندام پەرلەمانە یەکان فراکسیۆنە دژی لێبڕینی موچەیە و کامەشی لەگەڵ لێبڕینی موچەیە. بەڵام ئەو بوو لە دانیشتنی 28 دوای مانگێک دوای یاداشتەکەی ئێمە زیاتریش دانیشتێکی دوور و درێژی بێ ئەنجامیان ئامادە کرد بوو و تاوان پڕ بوو لە سیناریۆ. بەڕاستی پارتی و یەکێتییان بۆ ئێمە نەهێشت بۆ وەک بڵێ کە دنیا بوو بە شارمی شەریف، هەمووشی هەر سیناریۆ بوو، چونکە ئەوڕۆ بە دەرکەوت کە ئەوان لەگەڵ ئەوە نین کە کۆتایی بە لێبڕینی موچە بهێنرێ. ڕاستە ڕەنگە لە سەرۆکایەتی پەرلەمانەوە ئەگەر ئەو بڕیارە دەربکرێ یا لە پەرلەمانەوە ئەو بڕیارە دەربکرێ ڕەنگە حکوومەت پابەند نەبێ پێوە، بەڵام لانی کەم پەرلەمانی کوردستان پێویستە ئەوەی ئەرکی سەرشانێتی جێبەجێ بکات بەرامبەر بە دەنگدەرەکانی. ئێمە لەگەڵ حکوومەت فەرقمان هەیە، ئێمە دەنگدەرمان دەنگیان پێداوین و ئێمە ئەوان ئێمەیان ناردۆتە ئەو سەر ئەو کورسیانەی لەوێ بۆی داکۆکی لە مافی ئەوان بکەین، نەک داکۆکی لە مافی حیزب و بەرژەوەندی شخصی بکەین. ئەوەی کە ڕوویدا ئەو بوو هەمومان بە پێی بڕگەیەکی پەیڕەوی کە مادەی 18 بڕگەی شەشەمە داوامان کرد سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی خۆی بەکاربێنێ ئەو بڕیارە بخاتە دەنگدانەوە هەتا دەنگی پێ بدەین. بەڵام ئەو بوون نەکرا. ئێمەش سوور بووین لەسەر ئەوەی کە دانیشتنەکە نەکرێت ئەگەر هاتوو باسی یاخود بڕیاری کۆتایی هێنان بە لێبڕینی موچە نەخرێتە دەنگدانەوە. بۆ هەمومان لە شوێنی خۆمان هەستاینەوە چوینە ناو سەحنەی پەرلەمان و نەمان هێش دانیشتنەکە بەڕێوەبچی و بەداخەوە لەو کاتانەیە عادەتەن پەخشەکە ڕادەگرن وەک بڵێ پێشانی خەڵکی بدەن کە پەرلەمانەکەی ئێمە زۆر دیموکراسیە و هیچ گرژیەکی تێدا ڕوو نادات و هەموو شتێک بەدڵی ئەوانە. لە ڕاستیدا ئێمە پەرلەمان لای ئێمە بۆتە بارگایەکی گەورەی حزبی، هەرچی حکوومەت ڕای لێ نەبێ ناڕوا لە ناو پەرلەمان، ئەوەی حزب و بەرپرسی حزبی ڕای لێ نەبی ناڕوا لە بەردەستمان. یاساکان یاسا دەردەکەین جێبەجێ ناکرێ، پرسیارەکانمان وەکو خۆی وەڵام نادرێتەوە. بەڕاستی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی بێ ئەرزش کردووە، حزب یەکێتی و پارتی دادگایان بێ ئەرزش کردووە، دەنگی هاوڵاتیانیان بێ ئەرزش کردووە، یاسایان بێ ئەرزش کردووە، هیچیان نەهێشتەوە بۆ هاوڵاتیان. باشە خات و شایان دەمەوێت بزانم بەشی هەرە زۆرینەی پەرلەمانتەرانی کوردستان لەسەر ئاستی هەموو فراکسیۆنەکان ڕەخنە و گلەیی جددیان لەم خولەی پەرلەمان هەیە کە خۆیان ئەندامن تێیدا. ڕەخنەیان هەیە بە تایبەت لە سەرۆکایەتی و هەڵوێستەکانی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بە تایبەت لە بابەتی لێبڕینی موچە و دواکەوتنی موچە. هەمویان هەڵوێستیان کە ئاستێک نزیکە لە یەکەوە. کەواتە بۆچی تا ئێستا نەتانتوانیوە سەرۆکایەتی پەرلەمان ناچار بکەن بەوەی کە هەڵوێستێکی گشتگیر و یەکلایەنە بە ناوی پەرلەمانی کوردستانەوە هەبێت؟ بەڵێ مەبەستت چییە لەوەی کە دەڵی هەموو پەرلەمانتارەکان مەبەست فراکسیۆنی یەکێتی و پارتیشە؟ گەر هەموو فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان دژی لێبڕینی موچەن. ئەگەر مەبەست دانیشتنی ڕابردوو بێت ئەوە تەنها سیناریۆیەک بوو، سیناریۆیەکی زۆر مەدروس بوو، ڕێکەوتنی لەسەر ئاستی شخصیش هەر بەو جۆرەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە میدیاکان بە ئاشکرا باز لەوە دەکەن کە ئەوان دژی لێبڕینی موچەن.
بەڵێ ڕاستە ئەوە بۆ شاردنەوەی و ڕێکەوتنانەیە کە ژێر بە ژێری یەکێتی و پارتی دیکەن لە ڕاستیدا ئێمە لە مانگی یازدەی ساڵی پارەوە باسی ئەو بابەتان کە پێویست سەرۆکایەتی پەرلەمانی کۆتایی هێنابینی مستەبخاتە دەنگدانەوە تەنشمان کرد بۆ ماوەی 5 ڕۆژ لە ناوبینای پەرلەمان هەر خۆم نەهاتمە دەرەوە بەڵام ئەو کاتش بیانوەکەیان ئەوە بوو کە لەبەر ئەوەی احتیمال هەیە بڕیارەکە دژ بێتەوە یا ببێتە هۆی وەک بڵێ ئیقرارکردن بە لێبڕینی موچە لە پەرلەمانەوە نەیان خستە دەنگدانەوە تر ئەو هەڵوێستانی ئێستا من هەر درێژکراوی ئەو کاتەیە ئەو کاتەش لە فراکسیۆنە جیاجیەکان ئەندام پەرلەماندا بوو کە ئەو هەڵوێستەمان زۆر باشە هەڵوێستەکەی ئەمڕۆی ئێوە لەلایەن سەرۆکایەتی پەرلەمانی کوردستانەوە بە پشێوی ناوبراوە ئەوەش بە پشتبەستن بە مادەی 57 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئێوە چۆن دەتانەوێت هەڵوێستێک بۆ پشتگیری لە موچەخۆرانی هەرێم دەرببڕن لە کاتێکا وەک سەرۆکایەتی پەرلەمان دەڵێت بە پێی مادەی 57 ئێوە پشێویتان دروست کردووە لە پەرلەمان ئەمە لە لاوازی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە کە پەیڕەوێکی مادەیەکی پەیڕەوی گوایە بەسەر ئێمەدا تەطبیق دەکا یا جێبەجێ دەکا ئەمە لە لاوازی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانە دەنا ئەوان دەبووە وەکو ئێمە داکۆکی لە مافی دەکانیان بکەن چونکە ئەوان ئەمەیان ئەگەر پشی و کیفی دەنگدەران بکەی و داکۆکی لەوە بکەی یا دژی لێبڕینی موچەبی با ئەوانش وەکومە پشێوی بکەن باش زۆر باشە دەمەوێت بزانم بۆ چوونی جەنابەت لەسەر کۆی گشتی هەڵوێست و کارەکانی ئەم خولەی پەرلەمان چیە لە کاتێکا لە سەرەتای دەست بەکاربوونیەوە تاوەکو ئێستا بەوە تۆمەتبار دەکرێن کە دەستی حیزب زۆر لە خولەکانی پێشووتر تونتر و بەهێزتر لە ناو ئەم خولەی پەرلەماندا هەیە خاتوشایان تۆ گوێت لە دەنگی منە زۆر باشە تاوەکو وێنەی خاتوشایان وەردەگرینەوە دەمەوێت ئاماژە بۆەوە بکەم کە جارێکی تر دووبارەی بکەمەوە ئەمڕۆ لە پەرلەمانی کوردستان بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن و بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان فراکسیۆنی گۆڕان و یەکێتیش هەڵوێستیان لە بەرامبەر دانیشتنێکی پەرلەمانی کوردستان دەربڕی لە نیوەی دانیشتنەکە ئاستانە سەر پێ ئەوان دەیانویست لە ڕێگەی پەرلەمانەوە حکوومەتی هەرێمی کوردستان ناچار بکرێت کە لێبڕینی موچە و دواکەوتنی موچە کۆتایی پێبهێنێت ئەم هەڵوێستەی بەشێک لە پەرلەمانتاران لەلایەن سەرۆکی پەرلەمانی کوردستانەوە بە پشێوی لێک درایەوە هاوکات بە پشتبەستن بە مادەی 57 پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ئەو هەڵوێستەی ئەوان بە پشێوی لێک درایەوە سەرۆکی پەرلەمانی کوردستان دانیشتەکەی بۆ ماوەی 20 خولەک ڕاگرت دواتر بەپێی ئەو زانیاریانی کە دەست ئێمە کەوتن لە دوای 20 خولەکەوە بە تەلەفۆن سەرۆکی فراکسیۆنەکان ئاگادار کراونەتەوە و دواتر ڕێگە گیراوە لەو پەرلەمانتارانەی کە پێشتر لە هەوڵی پەرلەمان وەک خۆیان دەڵێن پشێویان ناوەتەوە ڕێگەیان لێ گیراوە بچنەوە ناو پەرلەمان من دەمەوێت جارێکی تر خاتوشایان وەربگرمەوە ئەگەر ئامادە بێت دیارە بەهۆی پچڕانی وێنەکەیەوە نەمانتوانی بەردەوام بین ناوبڕێکی کورد وەرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین جارێکی تر سڵاوتان دەبێت میدرانی بەڕێز ببورن دیارە بەهۆی بوونی هەڵەیەکی تەکنیکیەوە نەمانتوانی بەرنامەکە تا کۆتایی لەگەڵ بەڕێز شایان ئەسکەری بمێنینەوە سپاس بۆ شایان ئەسکەری دیارە هەڵەکە لە هەولێرەوە بووە بەڕێزیان کێشە لە هێڵی ئینتەرنێتەکەی هەبووە
سوپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون، سوپاس بۆ شایان ئەسکەری ئەندامی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان. کاتێکی خۆشخواتان لەگەڵ بێت.